فبويا دائما محاولة واكن كاكاوانا دينان تيك داوا نخير وانية والله او دينيك پیغمبر عليه الصلاة والسلام فرمويتي والله او دينيك خواهي قورو مهربان ناردويتي بسر پیغمبران بلام علمتان پێنیە بەڵام بەڵگەتان نەما بەڵام کەس لە دەورتان نەما پاتان ماشکا و سوزدەتان بۆ بەرێ کەسی اعترافی بە سحرەکەتان نەکرد بۆیە هەڵەسن ناچارکردن بە تۆهمەدان و بە بوهتانکردن و بە قسەکردن و بە درۆ و دەلەسان ئەوش فەزڵی خوای گەورە و میهرەبانە فرعون ئاوای بە موسا ئەوت ئەوت ئینی ئەخاف ئەن یوبەدیلە دینەکم کورە فریا بکەون ئەمانە خەڵکیان تێک داوە ئەمانە دینیان گۆڕیە ئەگەر دینمان گۆڕیە والله ئەو دینە پاکەکەینەوە کە وەکو گوڵ وایە کە پیسایی و دڕکی پێوەتە لای ئەدەن بە ئیزنی خوا خرافەت و سحر و جادو درۆ و دەلەسەی ئێوە لەسەری لادەین قنبلەیەک دابنی ئەو مزگەوتە بتەقێنێتەوە ئێستا ئەوە وا دەزانێت گەورەترین جیهاد و عیبادەتی کردووە لە خوا نزیک بۆتەوە بۆ پێم هەموو مرتەدین و کافرین ئەو فکرێ بزانن لەکوێوە دەستی پێ کردووە ئەو لاڕێیەکە لە ڕێگای ڕاست لای داوە لە ڕێگای پێغەمبەر و سەحابە لای داوە ئەو بەردەوامە بۆیە بەڕێزەکانم ئیشیان چییە کابرا بۆمان دەجێڕێتەوە کە لە سەردەمی خۆیدا لەگەڵ خەواریجەکان بووە دەڵێت چوینە گوندێک دەرگای ماڵێکمان کردەوە نەفەرێک هاتە دەرەوە من تۆ چی وتی من عەبدوڵڵای کوڕی خەبابی کوڕی ئەڕەت کوڕی خەبابم عەبدوڵڵای کوڕی خەباب کە سەحابی پێغەمبەری خوا لە پێناوی خوادا شەهید بوو دەڵێ باشە دەڵێ بەڵام وەڵڵاهی ترسانتانی من و خێزانم بۆ بم شێوازە هاتوونەتە ژوورەوە دەڵێ نان مەترسە هیچ حەدیث دەزانی لە باوکتەوە کە لە پێغەمبەر بیجێڕێتەوە دەڵێ بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باوکم دەجێڕێتەوە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ فیتنەیەک دێ ئەوەی دانیشێ باشترە لەوەی بەپێوە بێ ئەوەی بەپێوە بێ باشترە لەوەی کە بڕوا بۆی ئەوەی بە هێواشی بڕوا باشترە لەوەی کە بۆی ڕاکات دەڵێن ئاوای وتووە دەڵێ بەڵێ دەڵێ دەی وەرە لەگەڵمان دەیبەن خۆی و خێزانەکەی لەسەر ڕۆخی ڕووبارێک سەری دەبڕن و سەرەکەی فڕێدەناولاوە تۆ خەڵکمان لێسار دەکەیتەوە لە جیهاد وا دەکەی کە خەڵک دانیشێت لەگەڵ ئێمە نەبێت سەری دەبڕن ئەو جاژنە هاوار دەکات دەڵێەوە کوڕی خەبابە کوڕی سەحابەی پێغەمبەری خوایە چۆن سەرتان بڕی دڵن دە تۆ ژوەرە ئەو جارە سوچی ئەویش هەڵدا دڵن مناڵەکەشی دەردێنن مناڵەکەشی دەکوژن باشە عەبدوڵڵای کوڕی خەباب جاسوسی ئەمریکیەکان بوو یا بەکرێ گیراوی بەریتانیا بوو یا پارەی لە جوولەکەەوە بۆ دەهات یا جاسوس و عەمیل بوو ئەوە وای دانێن ئەو وا بوو ئەیش نەقوڕ بەسەرەکەی بۆ بۆچی ئەوتان هەڵدڕی ئەی مناڵە کۆرپەلەکەی بۆ قەیناکە ئەوانە هەمویان با بڕۆن چکە ڕێگرن لە ڕێگای ئێمە ڕۆژی قیامەت زیندوو دەبنەوە کەیکی خوایانە خوا حسابیان لەگەڵ دەکات بەڵام ئەوەی لە ڕێگای ئێمە بوەستە خوێنی حەڵاڵە ئەوە دینە کەی دینی خواوەمان فێر دەکەن کەی وای فێر کردوین کە ئێمە ئاوا بکەوینە ناو موسڵمانان خوێنی موسڵمانان بە حەڵاڵ بزانین پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام دەفەرمێ من خرج على أمتي يضرب برها وفاجرها ولا يتحاشى من مؤمنها ولا يفي لذي عهد عهدا فليس مني ولست منه فرمي هر کەسێ دەرچێ بەسەر ئومەتەکەی من دەستکا بە کوشتاری ئومەتی من ئیماندار نەپارێزێت و هەروەها ئەوەی کە ئەهلی کتابە و جوولەکە و گاوریشە بە بەڵێن و عەهدێکەوە هاتووتە ناو وڵاتی موسڵمان ئەویش بکوژێت ئەوە لە منە نەمنیش لەوم عیلاقەی بە ئومەتی ئیسلامیەوە نییە پێغەمبەری خوا ئاوای فێر کردووی ئەگەر کافرێکیش بێتە وڵاتەکەتەوە بە عەهد و ئەمان نابێ ئەویش بکوژدرێت چ جای لە ناو موسڵماناندا ئەو خوێن ڕێژیە ئەگەر پرسیارکەن بەڕێزەکان ئەوەندەی تەقینەوە و کاولکاری و تیرۆر و ماڵوێرانی لە ناو وڵاتی موسڵمانان لە ناو ئومەتی ئیسلامی ڕوودەدا ئایا ئەوەندە لە ناو وڵاتی کافر ڕوودەدا نا وەڵڵا کەواتە ڕاستی فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام يقتلون أهل الإسلام ويدعون أهل الأوثان أهل الإسلام خوێنیان حەڵاڵە بەڵام ئەهلی ئەوثان و کافر ئەوە وازیان لێیان هێناوە خوای گەورە هیدایەتمان دا لە دینمان حاڵی کە و بەختەوەری دنیا و قیامەتمان کەوە الحەمدولله